راپۆرتی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە لە سێدارەدان و کوشتنی ژنان لە ئێران. مایساتۆ راپۆرتێری تایبەتی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بۆ ئێران لە دواترین راپۆرتی خۆیدا بە دوواداچوونی بۆ گۆڕانکاریەکانی دۆخی مافی مرۆڤ لە ئێران کردووە و لەسەر ڕەهەندە تایبەتەکانی ڕەگەزی و کاریگەریەکانی لەسەر پێشێلکردنی مافی مرۆڤ لەسەر بنەمای بڕیارنامەی 55.19 ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان پێشکەش کردووە. راپۆرتی خاتۆ مایساتۆ هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی 58مین کۆبوونەوەی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان کە لە 24 فێوریە دەستی پێکردو و تا 4 مانگی ئاوریل لە شاری ژنێڤ بەردەوام دەبێت بڵاو کراوەتەوە. لەم راپۆرتەدا کە ڕۆژی چوارشەمە 22 مانگی ڕەشەمە بڵاو کراوەتەوە، مایساتۆ کە هاوینی ئەم ساڵ کارەکەی دەست پێ کرد باسی لە داواکاریەکەی بۆ سەردانی ئێران کردووە. کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەندین جار داواکاری راپۆرتێرانی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکانی بۆ سەرداری ئێران ڕەت کردووەتەوە. خاتو ساتۆ بەدەستهێنانی زانیاری باوەڕپێکرا و لە ژینگەیەکی سانسۆرکراوی میدیایی توندا و لە کاتێکدا کە تاکەکان بەهۆی راپۆرتکردنی پێشێلکاری مافی مرۆڤەوە ڕوبەڕووی تۆڵەسەندنەوە دەبنەوە بە کێشەکانی ئامادەکردنی ئەم راپۆرتە ناوبردووە. مایساتۆ بە ئاماژەدان بە ئاماری لە سێدارەدانی 900 کەس لە ساڵی 2024دا نووسیوێتی کە ڕێژەی لە سێدارەدان لە ئێران زیادی کردووە و بەرزترین ڕێژەیە لە ساڵی 2015 زاینیەوە تاکو ئێستا. مایساتۆ لە بەشێکی راپۆرتەکەیدا ئاماژەی بە مردنە نایاساییەکانی تر لە ئێران کردووە و ئاماژەی بە ئاماری کوژرانی کۆڵبەرانیش کردووە. راپۆرتێری تایبەت جەختی لەسەر پێویستی وەستانی جێبەجێکردنی حکومەکانی لە سێدارەدان لە ئێران بە تایبەت دەربارەی منداڵە تاوانبارەکان کردووە. هەروەها ڕەخنەی لە فشارەکان لەسەر کەمینە ئاینی و نەتەوەیەکان لە ئێران گرتووە. خاتو ساتۆ هەروەها ئاماژەی بە جیاکاری بەرفراوان دژی ژنانی ئێرانی و یاسا سنووردارکەرەکان لە بوارەکانی وەک هاوسەرگیری و میرات و تەلاق و کێشەی هاوسەرگیری منداڵان کردووە. راپۆرتێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان نیگەرانی دەربڕیوە لە زیادبوونی ڕێژەی کوشتنی ژنان لە ئێران و دەڵێت لە ماوەی ساڵی 2024دا واتە لە مانگی ژانویەوە تا دەسامبری ئەم ساڵە بەگشتی 179 حاڵەتی ژنکوژی لە ئێران راپۆرت کراوە. ناڕزایەتی ژنانی ئێرانی دژی حیجابی زۆرە ملێ و خەباتی ئەوان بۆ دەستەبەرکردنی مافەکانیانی بەرز نرخاندووە و لە راپۆرتەکەیدا هێناوێتی. هەروەها نیگەرانی جددی خۆی دەربارەی بەردەوامی سەرکوتکردنی بەرفراوانی مافی ئازادی ڕادەربڕین و مافی پێکهێنانی کۆبوونەوەی ئاشتیانە دەربڕیوە. ئەو بەتوندی نیگەرانی خۆی لە دەستگیرکردن و سەزادانی چالاگوانانی کرێکاری، کەلتوری و پارێزەرانی مافی مرۆڤ و هەروەها ڕۆژنامەنووسان دەربڕیوە. راپۆرتێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان راپۆرتەکانی سەبارەت بە دۆخی مامەڵە لەگەڵ بەندکراوەکان لە زیندانەکانی ئێران بەجێی نیگەرانی ناوبردووە. ئەو لە بەشێکی راپۆرتەکەیدا باسی لە کاریگەری گەمار و ئابووریە جیهانیەکان لەسەر ژیانی هاوڵاتیانی ئێرانی کردووە.